سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. دیسان لە خزمەت ئێوە خۆشەویستاندان بە تەوەرێکی گرنگ و لەگەڵ وەرزشێکی گرنگ. بەڵام بەر لەوەی کە باز لە مۆرچە بکەین دەمهەوێ ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی تایکواندۆیە پیرۆزبایی بکەم لە هەموو ڕاهێنەران و ناوبژوانان و یاریزانان کە زەحمەتێکی زۆر دەچێشن و زۆر جار سەری کورد و کوردستانیان بەرز کردوتەوە تایکواندۆکارە. ئەمڕۆ دەمهەوێ باس لە ئاست بکەم و کۆڕی وەرزشی کاراتی لە کوردستان بکەم بەگشتی، بەڵام بە تایبەتیش لە سلێمانی. هەر بۆ ئەم بەرنامەیە کاک مامۆستا ئاریان شەوکەت سەرۆکی یەکێتی کاراتی عێراق لقی سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک ئاریان بەخێر بێ سەرچاوم لە مێژە دەمهەوێ بە خزمەت جەناب بگەم، بەڵام هەر خۆت دەشاریەوە ئەم ڕۆژ بڕێک درەنگ گەیشتی ئەوە بۆ قوربانیمە خزمەتدانەکەم ببورن ئەو ڕێگەیە تۆزێک قەرەواڵق بوو لەو لای مەڕەزەکانەوە کە هاتین تر کرێن وشتی لێ بوو وەبزانم کۆنکرێتیان داگر بۆ و بردە تازایی کە دروستیەکەن تقریبن چارەشێ 20 دقەیە گەور ڕێگەیە گیرابوو زۆر داوای لێ بوونەکەین. زۆر پیرۆزبایی لە برادرانی تایکۆندۆکەین بۆ کە ڕۆژی جیهانی تایکۆندۆیە کەوانیش بەڕاستی وەرزشێکی زۆر پڕپێز و بەتوانا و خەڵکیشی زۆریان کۆ کردوتەوە، گەنجێکی زۆران لە خۆیان کۆ کردوتەوە کە توانیویانە ئەنجامیش بەدەست بێنن لە هەنێک بڵین پاڵەوانەتەکانی سلێمانی و عێراق و دەروی وڵاتیش وەکو ئێمە وەکو خۆمان وەکو کاراتی زۆر پیرۆزبایی لەوە ڕێزانە. بەڵێ سپاس. هەر وەدرەنگ کەوتنێک ئەگەر بۆ ئاوەدانی کوردستان بێ پیرۆزە، ئەوە قسەی من و قسەی جەنابت بێت. یەک دوو دوێنێ شەو لە شوێنێک بوونیاری تۆپی پێ بوو، باس لە تیپەکان ناکەم بەخوا هەر ناویشیان لە بیرچۆتەوە، بەڵام لە ناوەڕاستی یاریەکە گێمی یەکەم و گێمی دووەم هەندێک هوەری جوانی کاراتی پێشکەشکرا لەلایەن مامۆستا کارزانەوە، هەروەها خاتو زێنەب. زیاتر لە دەتوانم بڵم 100 یاریزان لە ناو ئەو یاریگایەدا بوو. منی زۆر دڵخۆش کرد ئەوەی کە تۆ مناڵی خەڵک کۆ دەکەیەوە لە جیاتیەوەی بڕواوە دوای شتی خراپ بکەوێ بێت بۆ دوای وەرزش بکەوێ. چۆنی دەبینی ئەم شتە لە کوردستان بەتایبێت؟ قوربانیەک خۆی کاراتی بەعام پێشەوەی وەرزش بێ فەلسەفەیە. بەڵێ فەلسەفەیەکی گەورەیە. یابان زۆر جەخت دەکاتەوە کە لە هەموو شوێنە تایبەتەکانی خوێندنە بەشێک لە کاراتی وەکو فەلسەفە و وەکو وەرزشەکە پیادە بکات وەکو هونەری بەرگریش. ئێمە یەکێ لە بەرنامەکانمان لەو نقاطانی کە لە بابەتی یعنی لەبەری فەلسەفەکەیانە پێمان ئەڵێن نەشر و تەطویر بکەن، یعنی بڵاوکردنەوە و پەرەپێدان. بڵاوکردنەوە و پەرەپێدان ئەوەیە کە تۆ لە بتوانی ئەمەنگە ڕوت هەبێ و ئەوەنگەت سقەت بەخۆت هەبێ، ئەوەنگە بەتوانابی لە مەجالەکەیە بتوانی لە شوێنێکی گشتیە عەرزێ بکەی، شوێ بکەی، ڕووی جوانی کاراتەکە پیشانی خەڵک بی کە هەموو ڕۆکانی جوانە تەڵەن کاراتی ڕوویکی جوان پیشانی و خەڵکە بی کە بتوانن خەڵکیی تر چاو لە تۆ بکەن بێنە ناو یاریەکەەوە. جوانە، دەست خۆش بێ. ئەو ڕاستی مامۆستا کارزان و مامۆستا زەینەب بە دوو ڕاهێنەری بەتوانایی ئەم شاری هەولێرن و کوردستانن بە گشتی و هەولێر بە تایبەتی زۆر جێ ڕێزی ئێمن زۆر خۆشەویست. چەند جوانە، دڵم خۆش دەبێ ئەوەی کە ئوستادێک مامۆستایەک لە سلێمانی مەدح و سەنای ڕاهێنەرێک یا یاریزانێک لە هەولێر بکە وە پێچەوانەکەشیم بەدڵە. ئەوە جوانی وەرزش دەگەێنێت، چونکە وەرزش بۆ ئاشتیە، وەرزش بۆ پێکەوە ژیانە، وەرزش بۆ یەکتر قبولکردنە. ئای چەند خۆشە وەرزش. قوربان ئێمە وەکو بەشی کاراتێکە و وەرزش لە بەشی کاراتێکە سوپاس بۆ خوای گەورە ساڵانێکە لەگەڵەوە بە ڕێزانی هەولێر و دوۆک و کەرکووک و هەموو کوردستان بە عام وەکو یەک تیم ئیشمان کردووە، دەست و خۆش بۆ یەک مەبەستی ئیشمان کردووە. ئەویش گەیاندنی پەیامی وەرزشی کاراتیە و لەگەڵیە برایەتی و دۆستایەتەکەی کە لە ناو کاراتەکەیە فەلسەفەکەیە پێمانەڵێ
ئێمە تطبیقمان کردووە لە دەرەوەی ئەم یعنی لە دەرەوەی وەرشەکە. دەستان خۆش بێ. ئێمە لەگەڵ هەموو ئەو بەڕێزانی دۆهۆک و هەولێر و خانەقین و بەلار و بەڵێ ئاستی وەرزەشوانانی کاراتی ئەوەی کە جەنابەت سەرۆکی یەکێتی کاراتی لە سلێمانی و هەروەها لە دەوروبەری چۆنە وەکو ئاست دەڵێم وەکو ئەو سەرکەوتنانەی کە تا ئێستا پێشکێشتان کردو بە وڵات. من ئەتوانم بڵێم کاراتی یەکێکە لەو یاریانەی کە لە قیمەیە ئێستاکە تۆ بە تایبەتی تر لە سلێمانی. بەڵێ سوپاس بۆ خوای گەورە توانیمانە وەکو وەرزشی کاراتی وەکو هونەری بەرگری کاراتی ئاستێکی بەرچاو تۆمار بکەین بۆ کورد و بۆ عێراقیش بۆ کوردستانیش و بۆ عێراقیش و هەوڵێکی زۆری هەیە و هەوادارێکی زۆری هەیە و یاریزانێکی زۆرمانەیە و ئێستا حالیان ئەم دقەیە کە من لەگەڵ جەناب تا قساکەم لە بارگای یەکێتی کاراتی سلێمانی لە ڕاپەڕین تیمی پێشکەوتوان متەقەدمین سەر و 21 هی کاتا و لەگەڵ هی کۆمێتە تدریبەکەن. ئێستا حالیان لە تدریبان دوو مدربیانەیە مدربێکی مصریمانەیە بەڕێز مستەفا عەتال کە توانی یەکێ لە یاریزانەکانی خوورماڵ کە پاڵەوانێکی بەتوانا بوو بیگەێنێتە ئاڵتونی و مامۆستا ئەحمەد سافیشمانەیە کە بەڕاستی ئەو تیمی کۆمیتەیە توانی ئاستێکیان پێپشان بە لە زۆر جێی خۆشی بوو ینی زۆر جێی دڵخۆش بوو لەم پاڵوانێتی ڤێتنامەکە لە دەڕۆژی پێشواکرا. بەڵێ دەستان خۆش بێ. مامۆستا جەنابەت لە سەروی هەرەمەکەی دواتر دەبێتە دەستەی کارگێڕی دواتر دەبێتە ڕاهێنەر دواتر دەبێتە ناوبجیوان وەکو خۆت لە ڕوانگەی خۆتەوە ئێوە تا چەند سەرکەوتوو بوونە لە پێگاندنی یاریزانان هەروەها تا چەند لە ئاستی ڕاهێنەرە کوردەکان ڕازیت چونکە باسی ئەوەت کردکوتێت یەکێک لە ڕاهێنەرەکان ڕاهێنەرێکی مسیریە کە ئەوە هەم دەکرێت بڵێن بە شێوازێکی پیشەگەریانە زۆریش بەخێر بێت و سەرچاوم بەڵام ئاستی ڕاهێنەرانی کورد چۆن دەبینی؟ ئوستاز گیان بەعام ماشەڵڵای لەبێ ڕاهێنەرەکانمان زۆر بەتوانن. ئێمە هیچ نکولیمان نییە لەوەی کە هەمووی ڕاهێنەرەکانی ئێمە ئەتوانن مدەڕیبی منتەخەب بن بەڵام زۆر جار سیاسەتی بەغا بڵین لە سەروی ئێمەوە لە سەروی اتحادی کاراتی سلێمانیەوە کە اتحادێکی گەورەتر هەیە کە هەموو اتحادەکانی عێراقی گرتوتە خۆ ئەو بەڕێزانە مەسەلا جاری وایە بۆ چوونیان وایە یانێ پارەبەند بە مدەڕیبێ کە خۆیان مەسەلا بە ئاستێکی بەرزەی بینن خۆیان بە ئاستێکی بینن کە ئەتوانن بە شێوازە لە شێوازەکان ئوسلوبێ بەکاربێنن بتوانن یاریزانەکان بەرە و عالەمیەت بەرن ئەوە قەنەعەتەکە لای ئەوانە ئێمە تەنها ئەوەمان لەسەرە کە پێمان دەڵێن معسکەر تەدریب بێکمان بۆ حازرکەن لە سلەیمانی یان معسکەر تەدریبەکەیان بۆ حازرەکەین و خزمەتی یاریزانەکان و ڕاهێنەرەکان و ئەو ڕاهێنەرانە و ئیتیحادەکە هەمووی بەیەکەواکەین. دەست خۆش بێ ئێستا گەرتیمانجی لەگەڵ هەموو ستاف و دەستی ئیدارە. بەڵێ خۆی وەرزشی کاراتیش کاتای هەیە و پۆمسە کۆمیتەی هەیە وایە؟ کۆمیتەی هەیە. بەڵێ چەند لە سەدی ئاست و توانای ئەم وەرزشی کاراتی چ لە کاتا چ لە کۆمیتە لە بەردەستی مناڵانی کوردایە لە عێراق دەڵێم؟ قوربان مناڵانی کورد لە تۆپان لە قیمەکەیان لە سەری سەرەوەن ئێستا ئەو منتەخەبەی کە ئێمە بڵێن منتەخەبی کاتا هەر هەمووی کووردە ئەو بەڕێزانەی خوورماڵن کە ماشەڵڵیان لێبێ جێی شانازین بۆ هەموو کورد و کوردستان و بۆ عێراقی ژەسە بوون بەجێی شانازی و بەنسبەت کۆمێتەکەشەوە ئێمە جاری پێشوو 5 کەس براوە بۆ بتوڵی ئاسیا لە ڤێتنام بۆ ژێر 21 بۆ ژێر تەمەن 21 4یان کورد بوون یەکدانی عەرەبیتیا بوو. ئێستاشکە هەیە ئێستاشکە هەیە هەر هەمان
بەڵێ ئەمانە پاڵەوانن ئەمانە بەڕێز ئەمانەی کە ئەڵین 5 کورد یعنی ئەزانی چۆن 5 کورد یعنی ئەو 5 کووردە بەسەر هەموو نادیەکانی عێراقا بردویانە یەکەمیان هێناوە بەتەڵی عێراقن ئەجا هاتوون لێرە بوون بە منتەخەبی عێراق بەڵێ دەست خۆش ینی نوێنەرایەتی عێراقەکەن لە وڵاتانی دەرەوەی عێراق بەڵێ دەست خۆش بێ مامۆستا ئەگەر ئێمە باس لە وەرزشێک بکەین و باز لە کەم و کوڕیەکان نەکەین وا بزانم فێڵمان لە خۆمان کردووە لە وڵاتی ئێمە تۆ شتێک بەرهەمێک هەیە لە بەردەستی توایە بۆ نمونە ئەم چاویلکەیە ئەم چاویلکەیە باشەکەی ئەوەیە کە من دەتوانم دووری یان نزیکی باش پێ ببینم بەڵام ڕەنگە کۆمەڵە کێشە و گرفتیش هەبێ بۆ بەدەستێنانی ئەم چاویلکەیە بۆ سوود وەرگرتن لەم چاویلکەیەوە داهاتوی چاوی من لەگەڵ ئەم چاویلکەیە جا هەر بۆیە کەم و کوڕیەکانی وەرزشی کاراتی بەتایبەت و بربەستەکانی لە سلێمانی لە دەوروبەری لە شارەدەیەکان و لە گوندەکانیش ئەوانیش مرۆڤن و دەبێ وەرزش بکەن چییە بە بڕوای جەنابەت؟ ئوستاز گیان ئێمە وەکو خۆمان وەکو کاراتی بەم بێدەسەڵاتیە بەم قەیرانە بەم نەبوونی پارێ یعنی ئێمە ئێستا گەنجی تایە لەناو ئەم منتەخەبەی ئێستەیە ئیشینانەوەیەکە بەڵێ ینی ئیشینانەوەیەکە و بەتەڵی عێراقە ئەمە ئەم بەڕێزە نانەواییەکە و بەتەڵە ئەی ئەگەر تۆ بێنی خزمەتی بکەیت و مەعاشێکی بۆ ببڕیتەوە و وەکو ئەو بەتەڵانی دنیا بێنی ئیحتیمامی پێبەی یعنی ئەمە تۆ تەسەوڕەکەی چی لێ دەرچێت بەڕاستی کەم و کوڕەکانمان ئەوەیە وەرزش لە وڵاتی ئێمەیە تەنها بۆ ینی من ڕێز و خۆشەویستیم بۆ برادرانی تۆپی پێ بەڵام هەموو پارەکان ڕوا بۆ تۆپی پێ جارێ یاریە فەردیەکان هەر زۆر وەلانراوە ئەبێ بڕۆین تەکلیف بکەین ئەبێ بڕۆین داوا بکەین ئەبێ بڕۆین بڵین کاکە جان بیکەن بەڕای خوا هاوکاریمان بکەن ئەنجای تر ئەگەر هاوکاریەک بێدیانێت ئێمە داواکەین یعنی لە هەموو دنیا چه حکوومەتەکە و چوە بەرهێن و چه دەوڵەمەنەکانی دنیا سیرەکەی هەر مەجموعەیە و بەشێک لە هینێکی گرتووە ئیتیحادێکی گرتووە نوعیاریەکی گرتووە خزمەتێکە ئێمەش بەڕاستی حەقی خۆمانە لەبەرەوەی کە کاراتێکە کاراتی لە تۆپایە بە پارەی و بە گیرفان بەتاڵی بردومانە تەقیمە هەموو یاریزانەکان هەموو یاریزانەکانی بەتاڵی عێراقم و کوردن هەموو یاریزانانی منتەخەبی عێراق کوردن تەنها 2 نەفەر نەبێ عەرەبن یعنی ئەمە جێی دڵخۆشیە ئەمە جێ ئەوەیە کە خەڵکێک بێت ئیستثمار بکا لەم مۆزوعە وەبەرهێنێک بێت و بەرهێنان بکا لەم مۆزوع جێگەڕێگەی جوانیان بۆ دابین کات جلیان باتێ ینی معقول نییە کابرا تەمرین کا بە جلێکەوە جلێکی کۆنەی 3 ساڵە 4 ساڵە پێوەیەتی قەیچێکە بە ئەم کوڕە خەڵکێکە بێ بڵێ کاکەوەرە جلی ئەم کوڕانە هەمیان عایدی من نەکەل لەوەیە مەسەلا حەکەمەکانیشمان ئێسەمە یەک مەجموعە حەکەمانەیە هەرێکی فەقیرە مەشغوڵە بە مۆزوعێکەوە بە شەرتی ئەم گەنجانە کە گەیشتنەتەوە ئاستا ئەگەر حەکەم نەبێت چۆن نەگەنەوە ئاستا جوانە هیچ پاڵەوانێتێک جەناب دەزانی هیچ پاڵەوانێتێک نەتیجەی بۆ نانووسێکە حەکەمەکان لێ حەکەمی فەقیر هیچی جلی نییە کاکە یعنی جلێکی وای لە بەرانیە کە خۆی دڵی پێی خۆش بێت مامۆستا ناتوانین ئیمکانێتێکی زەعیف و کەمان هەیە بەڵێ منیش بە یەک دوو برد بخەمە سەر ئەم دیوارەی کە جەنابەت هەڵچنی پڕ بوو لە گلەی و گازندە کە هەمووی بەجێە بۆ نمونە یەکەم شوێن ئەو هۆڵە وەرزشەی کە وەرزشوان وەرزشی تێدا دەکا دەبێ تەندروست بێ سەلامەت بێ بۆ نمونە حەمامی هەبێ ئاودەستی هەبێ بسات و دۆشەگی باشی هەبێ ئەوە زۆر گرنگەکە لە بەشی زۆریان چونکە بەکرێ وەردەگیرێ ئەم تایبەتمەندیەی نییە جاری وا دەبینی لە نۆهەمی سێم و چوارم و پێنجەم ئەمە وەرزشوانان دێن وەرزش دەکەن مرۆڤ خواخوایەتی بەر نەبنەوە ئەوە زۆر گرنگە دواتر شتێکی دیکە کە دەمهەوێت بەلامەوە زۆر گرنگە مامەستا ئێستا لە تاکە مناڵی کورد کە لە پاراولەمپیک بەشداری کرد کاک ئەحمەدا لە تایکواندۆ بەداخەوە لە یەکەم یاری تووشی پێکان بوو تا ئێرە هیچ کێشەیەک نییە وەرزش و پێکان خوشک و برای یەکترن بەڵام ئایا وەرزشوانان بەگشتی دەڵێم بۆ بە تایبەتی کاراتی ئایا کارتی بیمەیان هەیە ئایا بیمەی تەندروستیان هەیە ئایا ئەگەر بێت و تووشی پێکان بوو قۆڵی دەرات دەستیشکا شتێک بوو ئایا دامەزراوەیەک هەیە لە ڕووی دارایەوە پشتی بگرێت یانە
والله بەڕێز گیانی ئێمە دامەزراوێکمان نییە جل بۆ مناڵەکە بکە ئێستا تۆ بە تەمای بەدامەزراوێک وڵی ئەوەی کە ئێمە هەمووی کێت تەوەقعی ئەوە کە مەسەلا لەوانەیە پێکانی هەبێ بەڵام تا سشتی شومان نەبووە بەس ئەوەی کە ئێمە پیادەمان کردووە لە پاڵەواناتەکانی خۆمانە ئەمانی ناوشار دایمە یعنی ئیتساڵەکەین بە تیمی 122ەوە بێن لەوێ لەگەڵمانە دانیشن بەڵێ هەرچی پاڵاوانەتێکمان کردبێ تیمی 122مان لەگەڵا بەوەی کە خوانە خواستاگەر پێکانێ بوو مشکلەیە بوو یەکسەر دە ساودە تیمێکی دکتۆرە دکتۆر و بڵێنینی لەگەڵایە مزەمی دێکی لەگەڵایە دەست بەجێ لەوێ چارەسەری مۆزاکە بکەن خراپتر نەبێ یان ئەگەر زانیمان مۆزاکەی خراپە ئەڕات ئەیبەنە خستەخانە بەڵام هیچ شتێک نییە دیفاع لە مناڵە بکاس بینە چەنها یاریزانمانەیە دەستی شکاوە قاچی شکاوە ژنوی شکاوە یعنی سەری شکاوە هیچ شتێک نەبووە یان کەس و کارەکەی خۆی عیلاجیان بۆ کردەوە بردوانەتە خستەخانە و نەخێنەوەڵا هیچ شتێک نییە زمانی صحی ئەو مناڵە بێ ئێمە کاڕوێنە دەروی وڵاتان تیمێکی تایبەت بەو مۆزوع لەگەڵ هەموو منتەخەبێک کاڕاتە دەرەوە مامۆستا ئەو شتێکی من باسی دەکەم بە حکمیەوەی کە من لە ڕۆژهەڵات بووم لێ وەرزشم کردو و ڕاهێنەریش بوومە من وەکو ڕاهێنەرێک زۆر بە ئاساییتر ئەرکی خۆمم بەجێ دەگەیان ڕاهێنەرایەتی خۆمم دەکرد بۆچی یەکەم شت ئەم مناڵەکە دەهات لە لایەن دایک و بابیەوە فۆرمێک پڕ دەکرایەوە ئەوەی کە من ڕازیم ئەم مناڵی من وەرزش بکات و هەر شتێکی بەسەر بێت من بەرپرسیارم و خۆمان دووهەم شت بڕەپارەیەکی ڕەمزی زۆر کەم وەردەگیرا کارتی بیمەی پێدەدرا بیمە جا دەتوانێت بیمەی حکومی بێ دەتوانێت کۆمپانیایەک بێت ئەمە وەستوی خۆ بگرێ و قازانجیشی لێ دەکا بۆ نمونە بە میلیۆن پارە وەردەگرێ بەڵام ڕەنگە دوو وەرزشوان تووشی پێکان بێ ئەگەر وەرزشوان تووشی پێکان بێ و دەشبێت ئیتر ئەم کارتی بیمەیە دەبۆ ئەوەی کە نەڕاهێنەر نیگەران بێت نە باوکو دایەک نیگەران بێت چونکە بەشی زۆری وەرزشوانان مناڵی فەقیرن ئایا ئەم شتە قورسە لە کوردستان جێبەجێ بکردرێ؟ والله ئەوەی ڕاست ینی بیمەواوی کە من بزانم لە وڵاتانی چواردەوری ئێمە و دراوسەکانمان بۆ بە فەرس بەڵێ بۆ بە شتێک ئەبێ بکرێ ینی نییە کەس بیمەی نەبێ هەر سارە لێ بخوردبی سارەکەت بیمە بەدەر لەو بیمانە جیانەی تر بەڵێ ئەو تایسە ئەو نظامە لە عێراق پیادە نەکراوە بەڵێ بەداخەوە باشە لە کوردستان هەر سیستمەکە خۆی لە عێراقان نییە پیادەکردنی قورسە بۆ نمونە وەبەرهێنێک دێت ئەو هەموو بینایە ساز دەکات هەیە مەسەلا نەخۆ هەیە ئێستا ئاسیا بەشێکی هەیە شەریکی ئاسیا ئاسیاسیال بڵێن بەشێکی هەیە بەشی بیمەیە تۆ توانی خۆت ینی اختیاریە ئیجباری نییە من ئەوەی کە ئەڵێم ینی ئەو مناڵە کە لەدایکە بێ هەموو کەسێک لە وڵاتانی چواردەوەرمان کە لەدایکە بێ بە فەرز ئەبێ ینی داخلی بیمەیکەن لای ئێمە تا ئێستا نەکراوە بە فەرز لەسەر خەڵکەکە بە زۆر ینی بەس هەیە وەکو شەریکات هەیە لەم شارەیە کە ئیشی بیماکە هی سیارە هی ماڵ هی بڵێن وەرزشی بێ هەر شتێ بێ هەر شتێ تۆ بتەوێ بۆ دەکا دەستخۆچی پارە ئەی ساڵانە پارەی خۆ دەیت و بیماکەی بەس پارەکەش زۆرە پاری کەشی زۆرە ینی پارێکی ڕەمزینی وەکوی جەنابەت باسی بەڵێ زۆربەی وەرزشوانانی کاراتی لە کوردستان بە دوو شێواز ناسراون یەکیان کاتایە کە ئەو هوەرەی کە پیشانی دەدەیستە کەسیات 5 کەسیە یا چەند کەسیە یا تاکە کەسی دوو کۆمیتە ئەوەی کە دوو ڕکابەر بەرە ڕووی یەکتر دەبنەوە دەبێت کێشیان یەک بێت و ئیتر لە ڕکابەرێکدا براوە و دۆڕا و دیاری بکە بەڵام هەندێ هوەری جوان هەیە لە کاراتی شکاندنە بلوک شکاندنە سوزانم بۆ دار شکاندنە ئەمە یەکەم شت مامەستا ئەم دار و تەختە شکاندنە فێڵی تێدایە خێرایی تێدایە هوەری تێدایە چی تێدایە دوو ئایا بەشێکە لە کاراتی یا هەر بۆ جوانکردنی کاراتیە وڵاهی من ئەڵێمەوە بۆ ناشرینکردنی کاراتیە کاراتی بریتی نیە لە دارشکان و لە بەرزشکان و لە بلۆکشکانن کاراتی وەرزشی یەکەم وەرزشی عەقلیە دووەم هی جەستەیی یعنی ئێمە مناڵمان هەبووە لە دەرەوە زۆر ناڕەحەت بووە لە ناو مەکتەب و لە ناو ڕەفیقا
کاتۆتە ناو کاراتێکەوەی سەدایک و باوەکەی دوعای خێرەکە ئەڵێ ئەوە تەیاتۆتە ناو کاراتێکەوە کوڕێکی ترە بیرکردنەوەیەکی تری هەیە شێوازێکی تر بیرەکاتەوە ئەمەی ئێمە قوربان جوانکردن لە لای ئێمە ڕێزگرتن لە یاریزانەکەی بەرامبەرتە و کاراتی خۆی هوەرێکە ینی تعبیر لەواکە کە تۆ چەند جوڵەیەکەکەی بەبێ سیلاح ینی کاراتی ئەسڵی کاراتی بەرگریکردنی لە خۆتە بەبێ سیلاح بەبێ هیچ شەشێ بەبێ دار بەبێ هیچ شتێ بەبێ قەڵەم بڕێک پێویست بەوە ناکات تۆ دار بشتێنی و بلۆک بشتێنی و ئەوە پیشانانی قووەت نییە پیشانانی قووەت ئەوەیە کاکە یوسف کردی خۆ هیلاکەی لە پاڵەوانێتیەکە بتوانین نەتیجەیە بێنی بەبێ عەزەتی کەس بی ئەسڵەن لەناو کاراتیە قارونەکان ئەوەنە تونگ و تۆڵە ئەگەر تۆ بێت و بەرامبەرەکە و برینار بکەی فاوڵە بۆ حسابە 3 جار 4 جار لەسەرێک ئەگەر بێت و بەرامبەرەکە و هەر بە قووەت زەربەکەی بەرکەوێ دەرەکەی لە یارەکە جوانە ئەگەر بێت و زۆر لە پێشیشەوەبی جوانە مامەستا دۆڕان حسابەبی عکسەوە کاراتی بۆ جوانکردنی جەستە و بۆ جوانکردنی ڕۆح و شێوازی جوڵەی وەرزشیە نەک بۆ شکانی داروبەر مامەستا ئاریان هەندێ وەرزش بۆوە دەبێت بخرێتە ینی ببێ بەوانەیەکی پەروەردەیی ئەوە زۆر گرنگە ئەوەی کە لە قوتابخانەکان مناڵ جیا لە خوێندنی وانە فیزیایە بیرکاریە عەرەبیە کوردیە وانەکانی تر وانەی وەرزش ڕاستە هەیە بەڵام وانەی وەرزشێکی تێکەڵاوە ئایا وەکو یابان کە وابزانم وانەیەکی قوتابخانەکانیان کاراتیە لە کوردستان شتێکی وە دەڵێ جێبگرێ جا چ کاراتی بێ چ تایکواندۆ بێ یا چه هەر وەرزشێکی تر بێ بەڵام بزانین بە پێی عەقڵ و منتیق کورد لەم وەرزشەدا سەرکەوتنی گەورە بەدەستێنێت بۆی کە ڕێژەی وەرزشوانانی ئەم وەرزشە زیاتر بێت. من وەکو شخصی خۆم لەگەڵ جەنابی مامۆستا کارزان کە ئێستا نایبی اتحادی کاراتی عێراقا ئێمە مدەرری بووین بێکەوە قاعمان نەبوو لە قەیوان بوو لە قەیوانستی بوو قاعەکەمان ئێمە ئەو مەکتەبانی کە عایدی قەیوان بوو داوامان کردبوو 15 ڕۆژ جارێک یا جاری وا بوو هەفتەی جارێک یەکێ لە دەرسە وەرزشەکانمان وەرگرتە بوو کاراتیمانەوتەوە جوان بۆ تقریبان ساڵ و نیمە 2 ساڵ 1-2 جاریش ڕێزەنانیانمان لەلایەن بەڕێز کاک شێخ فاخیرەوە ڕێزەنانیان بۆ کردین کە شتێکی زۆر خۆش بوو بەلایەنەوە بەس مەحاولەمان کرد لە مەخیرەیە بۆ 1-2 مەکتەبی تر ئەڵێ تەربیە قوبوڵ ناکە وەزارەتی تەربیە پەروەردە قوبوڵ ناکە کە ئەو دەرسە و منهەجانەی کە هەیە ئێستاکە لەو منهەجە لابەی یعنی ئێمە بۆ 1-2 مدەرڕیبی خۆمان ویستمان کە خۆمان هاتینە پۆستەوە ویستمان ئەوە پیادە بکەین بۆ مدەرڕبینی تر هەم لە ڕووی مادی شەو ئیستیفاداکە مدەرڕیبەکە و هەم بەرامبەرەکەشت هوەرێکی زۆر گەورە و جوان و پیرۆزی پێگەێنی دەستت خۆش بێ مامۆستا ژوەری کاراتی بەڵێ مامۆستا بخۆت باش دەزانی کە یەکێتی کاراتی لقی سلێمانی لقی هەولێر لقی دهۆک و هەڵەبجە هەموو شارەکانی کورد دواتر لەژێر چاودێری یەکێتی کاراتی عێراقا لە ئەدای ئەوان تا چەند ڕازی بەڵێ لە ئەدای ئەوان لە پەیوەندی لەگەڵ ئەوان لە ئاسانکاری ئەوان لە ئەوەی کە بۆ نمونە هەندێک جار مرۆڤ دەبینێ فەرق و جیاوازی دەکردێت لە نێوان ئەو بودجەیە کە دەدرێت بەم وەرزشە ئەم یاریزانەی کە وەردەگیرێ ئایا بۆ خۆت لە ئەدایان ڕازیانە ئوستاذ جان ئێمە وەکو ئیتیحادەکان ئێمە سەر بە کوردستانیش و سەر بە عێراقیشی بەڵێ یعنی کوردستانی یەکێتی کاراتی کوردستان هەر ئێمەین ئێمە خۆمان تەمان پێشەوەی کە یەکێتی کاراتی عێراق بین ئەندامی یەکێتی کاراتی کوردستانی هەموو خزمەتی و ئیتیحادەژەکەین جوانە ئەنجا سەر بە یەکێتی کاراتی عێراقین بەڵام ئەوەی هەیە عێراق ئێستا ئەوەی کە ئاگادارین قەیرانێکی گەورە هەیە لە لوژنەی ئۆلۆمپی بەڵێ ئەوەی کە من تەسەووری یەکەم عێراق تۆزێک بڵێن مشکلەی هەیە ئەوش مشکلەی داراییە و ئەگەر مشکلەی دارایی نەبێ بەڕەهایی خزمەتی ئەو یاریزانە کورداناکە بەبێ جیاوازی بەڵێ بەس ئەوەی ئێمە ئاگادارین یعنی وەکوی خۆمان ئاگادارین
قسووریان نەکردووە یعنی جەماعەتی عراق بە هیچ شێوەیە قسووریان نەکردووە تا منتەخەبیان لێرە کردوێتەوە ڕۆژانە وتێلیان بۆ گیراوە لە چاکترین شوێن سیارە ئەیان هێنێوەیان بە ڕۆژانە خواردنیان بۆ دابین کراوە و عێراق کە بردوونی بۆ بتوولەکە لێ جلی بۆ کڕیون هی کاراتی آخر یعنی آخر گرانی جلەکانی کە ئیمڕۆ لە دنیاە بەکارێ بۆ بتوڵاتە دەولەکان تراکسودی بۆ کڕیون خزمەتی کردوون لەوێژ لە آخر مۆدلی لە آخر بەرزی و کوالیتی و تێلا دایناون بەپێی ئەو ئیمکانەتی کە هەیەە بەس ئەمان بێ ئێمە ئاڵێن ئەگەر پێمان بێ ئەمە پێمان نییە ئێستا کە و ناتوانین وەکو پێویست خزمەتکەین هەموو جارێواڵێن ئەڵێ خۆمان بە مقصیر دەزانین بەس ئەگەر پێمان بێ زۆر لەمە زیاترەکەین. من هەمیشە خۆم دوور ڕدەگرم لە سیاست و پێما بیکارێکی باش دەکەم بەشی خۆم سیاست کردو بەڵام لە وڵاتی عێراق و ئێران و ئەم سێ چوار وڵاتە دەکرێت ئێستا پیان بڵێ وڵاتانی پڕ لە قەیران ئەو قەیرانی کە بۆ خۆیان ینی کار بەدەستان بەڕاستی دروستی دەکەن تۆ لە ئێرانە لە عێراقا خەزێنەت هەیە نەوتت هەیە زێڕت هەیە زۆر شت کە هێشتا بەلای دانەڕوشن بەڵام لەو لا دەبینی قەیرانێک دروست دەکەین دەڵێن پارە نیا و پارە لە شتی تر خەرج دەکرێت بەداخەوە بریاکەی بەشی زۆری پارە لە هەموو وڵاتەکان لە وەرزش دروست خەرج بکردرێ چونکە وەرزش جستەیەکی تەندروست بە مرۆڤ دەبەخشێ عەقڵێکی سالم بە مرۆڤ دەبەخشێ و کەسێک کە وەرزشوانانە بیر بکاتەوە جووری کە باست کرد لە کاراتی کە تۆ سەیری دەکەی یەکەم شت کە دێتە ناو مێشکت لێدانەکانە دوو یاریزان بەرامبەر بە یەکتر لێک دەدەن بەڵام ئەم لێدانە ئەوەندە جوانە کۆنتترۆل کراوە تۆ حەق نییە فاول بکەی بۆ پێکەوە ژیانە سپاس دەکەم کاک ئاریان ببوورە ئەوەندە زۆرم قسە کردەوەندە وەختم لە جەنابەت گرت خزمەتە دەکەم قوربانی تۆ دەبم خەونی ئێوەکسەوە زۆر خۆش بوو زۆر مقابلەکەمان زۆر خۆش باڵێ خەونی ئێوە وەکوەکەمان زۆر خۆش وەکو سەرۆکی یەکێتی کاراتی سلێمانی بۆ کاراتەکارەکانی کوردستان بۆ سلێمانی چییە؟ و ئەو شارانێک کە لە دەوروبەرتان سەر بە سلێمانین وەکو پارێزگای سلێمانی نام هەوێ جیاد بکەمەوە بۆ کوردستان چییە؟ چونکە لە کۆتاییدا کوردستان یەک کوردستانە. قوربان ئێمە وەکو خۆمان من عەرزم کردی لە بیدایەتی مقابلەکە من عەرزی جەنابتم کرد ئێمە فەرقمان نەکردووە لە بینی دهۆک و زاخۆ و سلەیمانی و چەمچەماڵ و سەیساق و خورماڵ و هیچ فەرقمان نەکردووە ڕاستە ئێمە اتحادی کاراتی سلەیمانی بەڵام بە یەک تیم و بە یەک دەست و بە یەک ڕۆح ئیشمان کردووە و خەونی ئێمە ئەوەیە مناڵێکی کورد لە هەر کوچە و کۆڵانێکە لە هەر لادێ و قەزاوناحەیەکە ئاڵتونیەک بێنێ و ئەزانین خۆمان هێناومانە ئەگەر لە دهۆک بێ ئەگەر لە زاخۆ بێ ئەگەر لە هەر شوێنە بێ یەک کەس کورد بێ بەس بە کوردی قسە بکە یەک مەدالیا بێنێ ئێمە وازانین خۆمان هێناومانە چاومان لەوە نییە کە ئیلا ئەبێ ئێمە بین طبعاً ڕاستە تۆ پێ و خۆشە لە شارەکەی خۆتا بێ بەڵام ئەگەر کوردێکیش بێ و لە هەر شارێکی تر بێ ئێمە دەستی بە سنگەوە بۆگرین و ئەگەر بۆمان بکرێ لێرەوە بە پێی ڕووی خزمەتێکی بەڕاکردن ڕووی خزمەتی مامۆستا ئاریان ئەمانەوێ بەڕاستی هەموو داواکاریەکەی ئێمە ئەوەیە جان بەڵێ فەرموو داواکارێکی ئێوە چییە بیڵێ داواکارەکەی ئێمە ئەوەیە کە ئاوڕێکی زیاتر بدرێتەوە لە وەرزشەکە یعنی ئێمە زۆر معجبین بە وەرزش لە ئێرانە بەڕاستی ئێمە زۆر ینی کۆنتاکتمان وەکو کاراتیەکە کۆنتاکتمان زۆر لەگەڵ ئێرانە ئەوە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی ئێمە زۆر ئەزمونمان لێ وەرگرتوون لە مەجای کاراتیەکەیە و تەنانەت ئێستاش ئەو مدەڕیبەی کە قیتال ئەڵێتەوە کۆمێتا ئەڵێتەوە مامۆستا ئەحمەد سافیە کە هەر بڵێن خەڵکی ئێرانە ئەوان هاتوون گەنجەکانیان هەمووی سەرقاڵ کردو بە لە 1970 گەنج سەرقاڵ بۆ وەرزشەوە و ئەو پارەی من ئێمە ئەیبینین لە وەرزشا سەرفەکرێەوە بۆ وەرزش سەرفەکرێ زۆر زیاترەوەی کە لە مەجاڵەکانی ترا سەرفەکرێ ئێمە داواکەین ینی دەرسێک وەرگیرێ لەوێ چونکی من بەڕاستی ئەوەی کە تێگەیشتم ئاسایشی وڵات بە وەرزشەوەیە ینی ئەگەر تۆ بتەوێت ئاسایشی وڵاتێک ڕاگری گەنجەکانی بەرەو وەرزش بەرە وڵاتەکە بەرەو ئاسایشێکی زۆر گەورە ئاڕوە زۆر سپاس بەشانی ڕۆشنبیری زۆر سپاس مامۆستا ئاریان شەوکەت سەرۆکی یەکێتی زۆر سپاسی ئەوواکەم کە گەورەیتان کرد ئێمەتانبان کرد بۆەوەی کە بتوانین بەساقە بم زۆر سپاسی ئەوواکەم زۆر مەمنون قوربان سپاس بۆ جەنابەت تەنیا داواکاری مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێزیش ئاریان ئەوە بوو کە
زیاتر ئاوڕیان لێ بدرێتەوە بڕواتان هەبێ هەیە کە ئاوڕیان لێ بدرێتەوە لە وەرزشوانانی کوردستان ئەم وڵاتە هەر ئاوەدان بێت.